سڵاوتان لێبێ و کاتتان باش. هەڵبەتە پێشکەشکردنی ئەم بابەتە هاوکاتە لەگەڵ هەبوونی چەند تونند و تیژێکی بێ ئەنداز ناشرین و خێزەوە لە کۆمەڵگادا کە بووە هۆی جێگەڵ قسە و باسی زۆرینەی خەڵک کە دواتر ڕەنگە ئێمەش باسی ئەو کەیسانە بکەین کە لەم دواییانەدا ڕوویان داوە. قسەکردن لەسەر کێشەکانی ئەمڕۆی ژنان کارێکی هەروە ئاسان نییە، ئەگەر لە سەررجەم لایەنە سۆسیۆلۆژی و سایکۆلۆژیەکانەوە لێ بڕوانین تێدەگەین کە بۆچی کارێکی ئاسانیە. لە کۆمەڵگەی ئێمەشکە کۆمەڵگەیەکی داخراوین نەتوانراوە ڕیسێرچێکی باش لەسەر ژیانی ژنان بکرێ تاوەکو لە ڕێگەیەوە دەست بۆ سەررجەم کێشەکانی ژنان ببین و تا ڕادەیەکیش بەرەو چارەسەریان هەنگاو بنین. ئەمڕۆ لە کوردستان و لە دەروی کوردستان چەندین وتار لە تەک کێشەکانی ژنان دەنووسرێت کە خودی ئەم وتارانە سنوورێکی تەسکیان لەخۆ گرتووە و دەست نەخراوەتە سەر برینە ڕاستەقینەکە. ڕۆڵی خۆی باش نەبینی هەندێک یاسان هەن پێویستیان بە هەموارکردنەوە هەیە. یاخود ئەو کچە حەو ساڵانەی کە لە هەولێر دەستدرێژی سێکسی کرایە سەر لەلایەن سێ پیاوەوە سێنێ لە سۆماڵ بی یا لە کوردستان بی کەسێکی کە ئازاد بیرەکەیتەوە بەوەی کە تۆ زەواج ژیانی هاوسەگیری وا پیشانە دەی کە شوێنێکە بۆ ململانێ و زۆران بازی شوێنێک بۆ لێدانی ئەفرەت ئەمە خۆی فکرە غەڵەتەکە لێرەیە. وەکو دەزانن و ئاشکرایە تونند و تیژی ڕەفتارێکی وەرگیراوە و دەکرێت فێری ببین. جا لە قوتابخانە لە نێو خێزان پەرۆدی خێزان لە شاشەکانەوە کە ئەمە ژوامان لێ دەکات ڕەخنە لە هەموو ئامڕازانە بگرین کە دەبنە هۆی تونند و تیژی. بۆ نمونە لە ڕاگەیاندنەکانەوە دەبینین کە بەرنامی تایبەت بە ژنان هەیە، جا ئەو بەرنامانەش باسی دروستکردنی خواردن و دروستکردنی شیرینی و پەروەردە و بەخێوکردنی منداڵ و چنین و ئەو ئیشانە دەکەوە کە بڵێ ئەمە هێشتا ناخۆشەکان نەکەین. لە پاڵ کێشە جۆر بە جۆرەکان کە لە کۆمەلگادا هەیە تونند و تیژیش وەکوتە مێژووی دوور و درێژی هەیە کە بەقەت مێژووەکەی من پێم وایە کاتمانەوە بۆ چارەسەر.